ئەو نەگەر لە خارجاتیتەوە بۆ ئێرە ئەوەندە وەزم خراپ بوو 5 مانگیتەوە لە جێدا کرد وەسیەتیشم کرد وانەکاوەسێتی چی ماڵە ئاوا بە بەخوا درۆ ناکەم ڕەنگی دڵنیا و پێخۆشە دڵی گیان کچەکەم تۆ وا بیر مەکەوە کە من تۆم خۆش ناوێت بەتەمانی ئاوازی تایبەتی بۆ دانەی دڵنیا زۆر لەگەڵ من کۆک نییە ئاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی ئەگەر ئەو کاتە ناسری ڕەزازی ببووایە بە مامۆستا وێژە ئەم ناسری ڕەزازی ئەمڕۆ دەرەچوو من بڕوا ناکەم سەرەتا جەناب دەبی بە پێشمەرگەی کۆمەڵە یەکەم جار پەیوەندیم بە یەکێتی نیشتمانیەوە کرد چەندە خەم لە سیاسەتە خۆی ئەوەندە برکوژانی تۆ بۆ زمانە کە تو ئەڵێ هەماهەنگ بۆ نایکەیتە کوردی بڵێ هاو ئاهەنگ بۆ جارێکی تروەرە گەڕایە ئەوەی مامەساژارە بەدڵ نەبوو وتی وەڵڵای سەرخۆش بووم بە سەی تۆ ئەم کوردیتەواو ئەموو بە حەویەفێ خۆ نەگەر لە خارجاتیتەوە بۆ ئێرە ئەرێ بەخوا خۆرە کاکەزانی ناخۆش بۆ ڕۆژانە ئەرێ بەخوا والله ئەگەر قسەت لەگەڵ کردم حەزم نەکرد دڵت ناڕەحەت بێ ئەوەندە وەزم خراپ بوو 5 مانگیتەوە لە جێدا کەوت 5 مانگ ماڵی ئەم ئێرانی هاوسەرم ئاوەدان بێ و لەگەڵ مناڵەکان بەڕاستی دەنا وەسیەتیشم کرد زۆر 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 بەخوا درۆ ناکەمەوە بپرسیانێ حاڵم زۆر خراپ بوو وتم نامێنم ئاوات ئەوەندە حاڵم خراپ بووتم تازە نامێنم چوو ئەرێ وەڵا ماشەڵەکان لێتە پرسن باشن ئەرێ وەڵا ئەرێ وەڵا مناڵەکانم بە تایبەت ماردین و بووکێکم هەیە دەشنێ ئەوە بووکی گەورەمە خوا نەیان سێنێ بە سێ منداڵەوە سێ کچی شیرین وەک نقڵ دوای ئەو کاردۆی کوڕم بە خێزانیەوە بە کچێکی شیرینەوە ئاما هەر کچەکان ئەوەندە شیرینە بێ بیان خۆی دوایەوە دڵنیاخانیش ئەویش کچ و کوڕێکی هەیە من کچەکەم زۆر زۆر خۆش دەوێ کچەکەم زۆر زۆر خۆشە چونکە نەوە وەکو ناوکە گوێزن کاکڵی گوێزن ئەوان گوێزەکەن نەوە کاکڵن ئەرێ وەڵا هەر کامیان بە نۆبەی خۆیان زۆر 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 ئاگایان لە منە بە تایبەت خۆ گوناحنیە بە تایبەت ماردین و دەشنێ چونکە کاردۆ کاری هونەریەکە کاری فیلم و شان و ئەواناکە کەمترەکەوێتە ماڵ هەم خۆی هەم خێزانی بەڕێزن زۆر یانێ فەرقیان نییە مناڵ بۆ باوکو دایک هەر یەکێنی دڵنیا و پێخۆشە دڵنیا دەنگێکی ناسکی شیرینی هەیە من پێشم وتووە دەنگێکی بە سۆزی هەیە دڵنیا ئەتوانێت هەر ئەو ڕێگەی هەر لە دایکی و باوکی لە من و مەرزیە گۆرانیمان زۆرە و گۆرانیانەی کە هی ئێمەیە هی کەسی تر نییە خۆم 180 گۆرانیم داناوە چەند چارێ خەم هی خۆمە بارگەی خەم هی ئەو کوڕە کەرکووکێت خوا ناوێکم لە بیرەوە چووە هەوا کۆپلەیەکم بۆ دروست کردی باشە دوایی تاسەبار هی خۆمە شاری کاک حەسەنی شافعیە دوایی هەن هاوی ئاوازەکانە کە داوناوە تا ئێستا ینی 180 بێ ئەو گۆرانیانش کە تاوەکو ئێستا من وتو من 600 شتێکە باوەڕم نەدەکرد وتم کاکە من لە کوێ 600 شتێک گۆرانی وتووە هێنایان وەڵڵی بۆ سلێمانی ئەڵێ بە کاڵ و بە کوڵاو و بە پیشا و بە برژاوە 620 یانێ بە تەنەکە و بە دایرەوەستی هەر ئاوازی خۆتە 180 ئاوازی ئەی ئاوازە بۆ خەڵکی جگە لە خۆت داناوە وڵی بەختی خۆی یە گۆرانی بە کاک نەجمە داوە یە گۆرانی بە کاک پوریای مەعروفی داوە یەک گۆرانی بە کاک ئەوەی خەلیل مەولانایی داوە نازانم خوێندوێتیان نەخوێندووە باسی دڵنیاتە کرد بە تەمانی ئاوازی تایبەتی بۆ دانەی بۆچینە بەڵام دڵنیا تۆزێک لە من چۆن بڵێم نگەرانە یانێ کچ بابی خۆش دەوێ بەڵام دڵنیا زۆر لەگەڵ من کۆک نییە من دڵنیام زۆر خۆش دەوێت دڵنیا جگەری منە دڵنیا مناڵی منە تێدەگەی من حەزەکەم کچی باوکو دایکێک حەز ناکە مناڵەکەی لە سەروس
خۆیەوە بێ ئەڵێ هەموو دایک و باوکێک حەزەکە مناڵەکەی لە خۆی سەروتر بێ. لەم شاشەی ڕووداوەوە گرنگترین ڕستەکانی ناو دڵ و جەرگ و هەناو بۆ دڵنیان لەم شاشەی ڕووداوە پێی بڵێ چییە؟ ئەوەندە پێی بڵێم کە دڵی گیان کچەکەم تۆ وا بیر مەکەوە کە من تۆم خۆش ناوێ، تۆ ماردین و کاردۆ تەنانەت هاوسەرەکانیشتان جێگای ڕێزن بۆ من، ئێوە هیچ کامێکتان جیاواز نین، من یەکێکم لەویتر خۆشتر ناوێ، ئێوە جەرگی منن، ئەوەندە توانم پێت بڵێم کە خۆشم ئەوێ و هەتاکو و بمێنم ئەوەی پێم بکرێت بۆ تۆ لە خزمەتتدا. ئەم سۆزە جوانت کە بۆ دڵنیات دەربڕی بۆ مناڵەکان حەزەکەم لە قورگ و لە مەقامەکە تابیبین بەسەر چاو. لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من، لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من، هەرچەند دەگەڕێم هەرچەند دەگەڕێم بێسەر شوێن ماوە دڵی من، ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من، یاخۆ ئاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی یانەدا چۆن نەڕژێ سەیری سرشکم وەکو باران، چۆن هەر وەکو یەعقوب نەبمە شۆرەی شاران، ئاخ لەو یوسفە پرسیومە لە بێگانە و یاران، هەرگیز نییە سۆراخی هەرگیز نییە سۆراخی لە هیچ لاوە دڵی منەوەراخ، ئاخ زاڵم ئەیا ئەوار ئەیا ئەوار یار لەسەر بان ڕاوەستاوە وێنەی مانگ خەرمانەی داوە، یار لەسەر بان ڕاوەستاوە وێنەی مانگ خەرمانەی داوە، جەرگ و دڵم بۆی سوتاوە، هەی ئاغا و ئاغا و ئاغا سینگی پیاڵە و پارداغا، بۆم تێکە لەو کۆن یای ئاغا. سپاس بۆ دڵە جوانەکەت. ئاغا و ئاغا وت یادگاری و لەگەڵ هابەش هەیە؟ ئەرێ بەخوا چونکە ئەم دوو گۆرانیە ئەکرێ مڵکی سلێمانی و کەرکووک بێ بۆ ئەوەی کە نازدار و ئەسمەر فەرهاد کە دوو خانووی جوولەکەی خەڵکی سلێمانی بوون، لە ماڵی ئاغای شاپەروەردە بوون، دوای پێیان ئەزانن کە ئەمانە جوولەکەن یان یەهودین، ئەڵێن گوایە مەسیحیشن هێشتا ئەوە باش ڕوون نەبووتەوە،
ئەم گۆرانیان وتووە ئەسڵەکەی ئەڵێ هەی ئاغە و ئاغە و ئاغە سینگم پیاڵە و پەرداغە ساتێکە لەو کۆنیاغە باشە بەڵام هەندێک گۆرانی هەیە کە ژن وتویەتی پیاو نێتوانیوە زیندوی بکاتەوە بەڵام هەندێک هەیە وەکو شیرەکەم لێ دەڕژێ وامەکە نازام چی ماڵی پیاو ئاوادان بێ زیندویان کردوێتەوە و ماوەتەوە مەسەرەن بۆ نمونە حەسەن سیساوای ئەڵێ چەندم جاری بە پیرە باوێ خۆگۆت مەم دەقەح بە بابەکی ڕزی و شەوێ لە بن لێفەی قید دەبی ئیلا هەر پشتم پێ دەخورینی چەندم جاری بە پیرە باوێ خۆگۆت بمدە لاوەکی چاردە ساری وەکی فەریکە سێوان لە بن لێف و دۆشەکەی قەدیفان ماروێران بە درەخۆ بمگەچرینی بمگەوزینی ئەم ئەوە هی ژنە بۆ فۆلکلۆری کوردم عشقەت لە کوێ دروست بوو لەبەرەوەی کە دبلۆم و لە وێژا هەیە یا هی دوای ئەوە وڵا لەبەر گەڕان و گۆرانی مەمنونی گۆرانیم و گەڕان و دیتنی چاوشەکان و دیتنی گۆرانی بێژەکان و ئەوانە زۆر فۆلکلۆری زۆرم لەبەرە جارێکیان وتیان کاکە کورد شعری نوێی نییە شعری حڕ وتم کێڵێ کورد شعری نوێ نییە شعری حڕی نییە کوردەیەتی وتیان چۆن وتمی سە پێتانەڵێ وتم حاجی مستەفا خەڵکی لای ڕواندزە لە بەیتی ڕواندزە ئەڵێ کوڕی نەبەرێ خۆ بدەن حکومڕانیە پاشایە گەورە لە شارێ ڕواندزێ تاکو چاک بزانن لە هەمی زەمانان لە هەمی جیان هەرچی دارێکی کرمی لە خۆ نەبێ قەد و قەد ناڕزێ ڕواندزێ ناڕزێ زانە ئەمە شیاری حڕە کێش و سەرواشی ئافرین باوەڕێکی زۆر شوێنیشە کێشەکانیان دروستە فەرقی هەیە بەڵام کێشی لەنگ نییە خۆ خۆت شاعری وتم دەی بۆ کورد قاوەنی شعری نوێ نیە شەرکە بێ بەڵێکە بۆ ئەوە نەبوو کە شاعرم مەبەستم بۆ تکایە شەدوی لە شاعری بابە چێرکۆ بێ کەسوان وتیان کاکە ئەوە شعری نوێیە شعری نوێ وتی تەواوی تر ئەزیەتی ناوێ ئەم لا ئۆلا ناوێت گەورەترین ڕاچڵەکینی ژیانە کە تۆی تیا دروست بووی ڕاچەنین نەک ڕاچڵەکین گەورەترین ڕاچەنینی ڕۆحی تۆ چ ڕووداوێک بوو چی بوو وا گەورەترین بەڕاستی سڕەنگەڕ لەوانەیە بڕوان پێ نەکەن گەورەترین ڕاچەنینی ڕۆحی من ئەو ڕۆژە بوو کە شۆڕشی کورد بە سەرۆکایەتی بارزانانی نەمرد تێک چوو من لە مەریوان نبووم ئەو ڕۆژە وەکو مردن بوو بۆ ئێمە زۆر باسی هێمنم بۆکە یادگاری و بیرەوەریەکانە لەگەڵ ئەو چییە هەر کاتێ ناوی دێت چی دێتەوەیات والله هەر کاتێ ناوی مامۆستا هێمن دێ زانی چی خەباتی نەتەوەی احترام لە ژن بە تایبەت ئەوەیە زۆر من حسابی لەسەرەکەم بەڕاستی ژماری لەسەرەکەم چونکە هێمن شاعرێکی هەست ناسکی شیرین پەخشان نووسێکی گەورە خۆ هێمن و هەژار جیاوازیەکان ئەوەیە کە هەژار زمانزان و نازمە بەڵام هێمن شاعرە پەخشان نووسە شعری خۆی و بۆ وتووە بە مەقام بە بەستان ڕۆژێکیان من داوەت بووم بۆ مەهاباد لەگەڵ مەرزیایەتی بخێر ئەهاتم سەرە خوار نازانم ئیشی چیم بوو لە پڕ ئەوەندە بزانی مامۆستا هێمن لە کۆڵانەکە دەرکەوت منی دیوتەوە چ دەکەی لێرە حەپەسا وتی من هات مەسناتم ماڵە بە قورد گیراوەکەی تۆ چۆن لێرە ناتوی بۆ لای من لەکوێ وتم مامۆستا لە لای کەریمی تەلایم یادی بەخێرەوەی کۆچی دوایی کرد تەزدیلاتی هەبوو وتم وتی حتمما ئێوارە ئەشێ بێی بۆ لام باشە بەسەر چووم و دانیشتین خێزانی بوو سەلاحی کوڕی بوو مامۆستا هێمن بوو مەرزیە شیعری وەرە یارمی خوێندەوە ناڵی جودایی هێنا داینا وتی زۆرم حەز لەم شیعرەیە منش وتم مامۆستا تخوا بێ زەحمەت بمدەیە دوایی شیعرەکەی خوێندەوە وتم مامۆستا بێ زەحمەت بمدەوە هەر ئاوا چاوم لێ کرد بە چاوی هەمومان بڕوان پێ بکە هەر لەوێ یەکسەر دەستم پێ کرد وەرە ئەی تازە یارم وەرە ستێرەکەی شەوگاری تا وتی ئەوە چی بوو وتم وەڵام مامۆستاکردم بە گۆرانی وتی بەڕاستە وتمەرە وەڵا هاتمەوە لە تارانە تۆمارم کرد دوای هێمن من چەند جار مامۆستا هێمنم دیوە لە سنە 2 جار هاتووەتە ماڵی من ئوستانداری سنە ئەو وەختە ئیبراهیم یونسی کەسێکی کەم نەبوو داوەتی کردوتی
جەنابە جێگەی ڕێزی ئەچمە ماڵی ئەو کوڕە گەنجە هونەرمەندە ینی نەچوە ماڵی پارێزگار و تێچمە ماڵی کوڕە گەنجە چاوەڕەکان ماون هاتە ماڵی ئێمە پاشان یەکەم شەو هیچ کۆمەڵێک خەڵکی لەگەڵ بوو دوارە جاری دووهەم کۆمەڵی خەڵکی تری لەگەڵ بوو منیش جارێک چوون بۆ ئەهاتەوە بیرم چوون بۆ شیلاناوێ بۆ لای حزبی لەژێر چاوەدێری حزبی دموکراتە بوو بەخاتر مەسەلەی حەو نەفەرەکە خۆت شارەزای حەو نەفەرەکەی حزبی دموکرات کە هاتوونە دەرەوە وەکو حزبی تودا کاک عەبدوڵای موحتەدی ڕێز و حورمەتم هەیە بۆی نامەیەکی ناردبوو بۆ مامۆستای من منیش نامەیەکم نارد بۆ مامۆستای من وتم مامۆستاگیان حەز ئەەکەم دیارەکە عەبدوڵا داوەتی کردبوو کە بێت کۆمەڵە بیپارێزێ منیش هەر ئەو داوایەم لێ کردبوو تقریباً دوای هیوادارم نامەکە ببینمەوە چونکە بەداخەوە هەندێک نامەم ون کردووە وتی ناسریان هەر ئێرە باشە شیلا ناوێ حەز ناکەم لێرە ڕاباز دەم بۆ لایەکی تر ئەمەیان کردوتە کۆڵم وتی وەڵڵای سەرخۆش بووم جادزانی نەبوو وتی وەڵڵای سەرخۆش بووم بە سەی تۆ ئەم کۆی تەواو ئەم بە حەو نەفەرە ئەمە هێمن وتی بابە منیان توش کردەنا وتی ئەمن لەکوێ شتانە لەکوێ باشە تۆ بڵین بیرروڕای حیزبیت بۆ نمونە سەرەتا جەناب دەبی بە پێشمەرگەی کۆمەڵە نەوەڵا بەس لە ژیان نامەکە تا لە زۆربەی شوێنەکان واتەڵێ وەڵڵا دەبم بە پێشمەرگەی کۆمەڵە بڵێ بەڵام وەکو شۆڕش یەکەم جار پەیوەندیم بە یەکێتی نیشتمانیەوە کرد یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ بەڵێ دلیل هەیە و لەسەر دەستی کەسەکان ماوە لەسەر دەستی جەمالی حەمەخواکەرم دوایی کەواتە ناسڕی ڕەزازی یەکەم پێشمەرگایەتی یەکێتی بوو بەڵێ لەگەڵ کاک هاشمی عەبدی کە ئێستا لە کانادایە ئێستا پێشمەرگەی کوردستانی ئێستا پێشمەرگە ئافرین کوردستانم ئێستا وەک جاران نەماوە ئێستا هەمومان ئەبێ پێشمەرگەی کوردستان بین هەمومان ئەبێ دژایەتی و نازانم برینی کۆن و ئەوانەوە لاوەنین پرسیارێکت کرد زۆر زۆر گرنگە بارودۆخی کوردستان ئەوە هەڵ ناگرێ ئەگەر کورد یەک نەگرێت ئەگەر کورد نەزانێت چیەکە وەکو ئەفغانستانمان لێ بکەن چیەکەین باش بەڵام پێم وانییە وابێت ئەم دەردی یەکنەگرتنە چییە کە لە حاجی قادرەوە هەتا وەکو ناسڕی ڕەزازی هەموویەر داو بێدا و داوای یەکگرتنەکە ئەزانی چی ئەوەڵان بەر لەوەی جوابیەوە پرسیارە بدەمەوە هەمیشە لای خۆم دادەنیشم حساب یەکەم ئەڵێم ئەم میلەتی کووردە کە 2000 وردە ساڵە ماوە دەوڵەتیشی نەبووە ژێردەست بووە زمانی بەکار نەبردووە نەی خوێندووە نۆکەر بووە چۆن ماوە بیر لەواکەمەوە چۆن ماوە ئەڵێم لەوانەیە چەند شتێک هێشتێتەوە یا شاخەکان یان ئیسلام مەزهب چونکە لە ناو توێی خانەقا و تەکیە و نازانم ئەمانە تەنانەتی یارسانەکان جەمخانە و لە شوێنی ئەوانی شایی ئیزەدیەکان زمانی کوردی ماوەتەوە من پێم وابێ ئەگەر خەڵکی کورد زۆر درێژە بارودۆخەنە دێن خەڵکی کورد یەک نەگرێت ئەگەر بە کورتێکە ئەبێ پارلمانێکی یەکگرتو لەشکرێکی یەکگرتو ئابوووریەکی یەکگرتو ئەم سیانە زۆر گرینگکن زۆر شتی تریشەیە بەڵام لە هەمووی گرنگتر وەکو قانع و حاجی قادری کۆی و ئەوانە ئەڵێن خوێندن و پارە لە پەنایشیە هونەر و ئەدەب بەڵام خوێندن و پارە یەکەمە ئەگەر پارە نەبووایە ئەوە لێر و سلێمانی چۆن نەگەیشتنەوە ئاست تێدەگەی من پێم وابێ ئەبێ کورد ئەمانەی لە بەرچاو بێ خوێندن زۆر گرینگە پارە زۆر گرینگە ئەگەر تێگەیشتوو بوویت پارەت هەبوو لە پاڵ پارەکەدا ئەقلت بەکار برد ئەزانی چی بکەیت ئەنجا من بە سەعاتها باسی سیاسەتیش بکەی هەر حەزەکەم جۆ لێ بگرم بەڵام چەندە خەم لە سیاسەتە خۆی ئەوەندە برکوژانی تۆ بۆ زمانە زانی چی من ئائیستە لە ڕۆژی ئەمڕۆدا برادران و هاوڕیان ئەزان زۆر خەمی زمانی کوردی دەخۆم چونکە زمانی کوردی خەریکە بەرەو ناڵێن بەرەو نابودی و فەوتان و ئەوانە ناڕوە بەڵام خەریکە بەرەو ئەوە ئەڕوا کە شەڵتە لێ بدە پاشاگەردانی تیا ئافرین یەکێ پاشاگەردانی تێدایە دوو مەسەلەن تۆ شعرەکەی هێمن بخوێنەوە وشەی دەرک وشەیەکی عەرەبی هاتووەتە ناو زمانی کوردی لێرە پێڵێن درک کەچی لە ڕۆژەڵاتیشیان وەرگرتووە ئەینەن دووبارە هیچ سفڕی بەسەر زمانی کوردیەوە نییە تۆ ئەڵەی دووبار چوومە سلێمانی
ئەڵێ دووبار کام هێنا دوو جاری چوومە سلێمانی باشە هەماهەنگ کە تۆ ئەڵێ هەماهەنگ بۆ نایکەیتە کوردی بڵێ هاو ئاهەنگ کرمانجیەکەشی ببە هەف ئاهەنگ مەسەلەن بەڵام تۆ کۆدەنگیت هەیە تۆ نازانم یەکگرتنت هەیە زۆر شتی ترت هەیە هەرچی هاوار لەم تەلەڤیزیۆنە ناکەن ئەڵێن کاکەگیان لانی کەم ئەو دووبارەیە لابەن بیکەن بە دوو پاتە تۆڵی کاکە بێ زەحمەتە قسەتە دوو پات بکە وتی ئەی مامۆستا بیکەین بە سێ چوار وتمە و کاتە بێ بە وەرپات وەرسوڕانمان هەیە وەرچەرخانمان هەیە وەرگێڕانمان هەیە ئەم پێشگرە ئەیکا بە ڕێپلەی ئینگلیسی هیچ کێشت نیە 100 جاریشی لێ بدەیتەوە وەرپاتە ئەوەندە کێشەکان زۆرن مەسەلەن ئێستا بۆ نمونە ئەم بەیانە ئەبینم هێشتا کابرا ئەڵێ ناوزەت بابە ئێمە ئەڵێن ناودێر یان بربژێر لە دیارە لە ناو ڕستەدا تۆ توانی کاری بە بکە من جارێکیان خەریکی این بووم بە شوێن وشەی این ئاگەڕام مقاتعە کە فارس کردوێتی بە تەحریم هەر لە حەریمەکەیە کە کوردیش کردوێتی بە هەرێم باشە ئەی خوا چی بکەین ئەم بایکۆتە چۆن بدۆزینەوە چوم بە دوی بایکۆت ئاگەڕام دیم بایکۆت کابراایەکی مهندس بووە ئیرلەندی بووە ئیشی کردووە گەندەڵی کردووە کەوتۆتە دادگا بایکۆتی بەسەرە چەسپاوە بۆ بە مقاتە کوردەکەش چی شعرێکم لە دایکم بیست ئەوەندە جوان بوو دی دایکم ئەڵێ شەرتە تاماوم هەردا کێڵت کەم پەن بەسەرهاتی خزم و خێڵت کەم وەڵام منیش وتم دایە بیڵێرەوە بیڵێرەوە کەوتیەوە نیشان دکتۆر هۆگر و کارجەمال عەبدوڵ جەماعەتێکم داوتیانە شت بیلا تەواو بایکۆتە داکێڵ بایکۆتە بایکۆتە زانیسە پێتەڵێن بۆ بایکۆتە وتی قەدیم مناڵی لاسار و گوێلەکەی لاسار و ئەوانە گوێرەکەی لاسار و ئەوانە کە عەزیەتیانە کرد و تۆخس بوون و تۆسن بوونوانە چیمان نەکرایانمان بەستەوە ئەڵفمان پیان نادا نانمان پیان نادا بێ قاولمانە کرد و ئەوە بایکۆتەی بایکۆت بەڵام بەکاربردنەکەی وەڵا بایکۆتی فرانشتیان کرد کاکە گیان بایکۆتی فلانشتیان نەکرد شتەکەیان بایکۆت کرد ئەنووسێ مەکتەبی مەسەلەن حەسەنی سەرەتایی کاکە تۆ حەسەنت کردووە بە سەرەتایی مەکتەبی سەرەتایی حەسەن یا مەکتەبی سەرەتایی داش حەسەن خۆ کێشەکان یەکودونین گوندی گەشتیاری گوندی حەسەنی گەشتیاری گوندی ئەحمەدی گەشتیاری کورە بابە گوندی گەشتیاری فلان تۆ ڕاست عەرەبیەکە وەرەگێڕیت یا هەستا بە فڵانە چالاکی فرشتم نووسیوەتەوە فرشتم نووسیوە ویسە لە بەردەست ماوەی پێش ئێستا مەسەن کتێبەکەت تاوەکو 300-400 پەڕە ڕۆیشتە بوو لەسەر زمان بەڵێ ئێستا شەر خەریکم ئەوە بۆیە دووشتی جوان بووتم نیشانە دەمەگەریش نەبوو ڕقی ناکاتوانم کەی چاپێکەکەی ئەم کتێبە وەڵڵا وتم دام نابوو ساڵ و شتێکم ماوە بم بە هەفتاوە بە کاتە خەیام لە پێشە بڵاوەکەمەوە چون خەیامم وەرگێڕاوە با قسەیەکی خۆش لە ئاخرەوە بگەڕمەوەی کاک شێرکۆ بە کەس لە پەیوەندی لەگەڵەوە خوا حافزی بکەین لە ئاڵمان بووین هەزار جار یادی بەخێر کاک شێرکۆ دابەشمانیان کرد و خاوەن ماڵەکە هات بە کرمانجیەکی خەست و خۆڵ وتی مامۆستا شابنا المۆڵن بڵۆ مفتاح البۆتەبە خولاسە ئەوەی ئێمە لە ماڵ نین و با کلێڵەکە لە لای تۆ بێ ماڵی خۆتەوە هەرچیت پێویست بوو ژنوناڵیان نەبوو کرێکار بوو کەەکان دەدەست شێرکۆ بێ شێرکۆ بێ کەشوتی ها وتم تێنەگەیشتی وتی ناوتم ئەڵێن ئێمە ئیمشەو ئەڕۆین ئیشەکەین با کلیلەکە لە لای جەنابەت بێ ماڵەکە ماڵی خۆتە وتی بەڕاستی ئەڵمانیەکەت بە قووەتە خوا حافیز بینەرانی ماڵاوە خۆش بیاخوا